وەڵە بەڕێزان قسە لەسەر هەڵبژاردنەکانی ئێران دەکەین بە میوانداری علی کەریمی چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. کاگەلی شەو باش، سوپاس بۆ ئامادەبوونت. ئەوەی جەسەرنجە بۆچی باڵا سیاسەکانی ئێران بە شێوەیەکی گشتی گرنگێکی ئەوتۆ بە دەنگدەرانی کورد نادەن، وەکو لە راپۆرتەکەدا ئاماژەمان پێکرد بوو لە کۆی 290 کورسی پەرلەمان تەنها 29 کورسی بۆ پارێزگاکانی ڕۆژهەڵاتی کوردستان تەرخان دەکرێت. حقیقت ئەوەیە کە بە درێژایی مێژووی مۆدێرنی ئێرانێ، چ ڕژیمی ڕەزاشای، چ ڕژیمی محەممەد ڕەزاشای و دوای ڕژیمی مەلایان لە دوای ساڵی 79 هەرگیزا و هەرگیز نێوانێکی خۆش و بە محیبەت و بە دڵەوەیان لەگەڵ کورد نەبووە. هەمیشە و دایم کوردیان پێ مۆزوعێکی خەتەرناک بووە، پێیان وابووە کە کورد چونکە دوژمن لە خۆمان باشتر تێدەگات. دوژمنی هەموو کورد هەموو دەزانن کە ئێمە نەتەوەیەکین و ڕۆژێک لە ڕۆژان لەوانەیە جیا ببینەوە. بۆیە ئەوان هەمیشە و دایم وەکو تەجزیە تەلەب و وەکو نەتەوەیەک وەکو زڕێک چاویان لەمە کردووە، چ لەباری ئابووریەوە، چ لەباری نەتەوەیەوە، چ لەباری فەرهەنگیەوە. بە درێژایی حکوومەتی ڕەزاشای و کوڕەکەشی هەمە ڕەزاشای و دواتریش 37 ساڵی دیکەی وەرەسەرێ، ئەوە تقریبەن دەکاتە 90 ساڵ. بە درێژایی ئەو 90 ساڵەی هەموو ڕۆژهەڵاتی کوردستان لە دوای یەک لەو ڕژیمانەدا لەژێر ستەم و چەوسانەوە و دواکەوتویی و تەحریم و مەحرومیەتێکی تەواودا بووە. تۆ ئێستا سەیری بکە لە زمانی شاش کە ئێمە لە بیرمانە و تێیدا ژیاوی، شارەکانی کوردستانی ئێران هەمیشە و دایم لەباری گەشەکردنەوە و لەباری خزمەتگوزاریەوە زۆر زۆر لە دوای شیراز و ئیسفەهان و قوم و کاشان و ئەوانەوە بوون. جا بۆیە ئەمە بەلامەوە زۆر شتێکی سەیر نییە کاکە کارزانجان کە ئەو ڕۆکانە مەلایانی وڵاتی ئێران حقیقەت ئەوەیە وڵاتێکی گەورەیە، 80 میلیۆن نەفەرە. کورد دەتوانی بڵین ئەقالیەتێکی بچووکە، نابێ مقارنەی بکەیت لەگەڵ باشووری کوردستان کە عێراق بۆ خۆی 25 میلیۆنە و کوردەکەشی نەتەوەی دووەمە. بۆیە ئێمە ئەگەر سێهەم نەتەوە بین زۆر باشە، ڕەنگە ئەمە لە ئێران سێوەم نەتەوە بین. دوای ئەوەش دوژمنایەتێکی دیکەی دینی هەیە لە نێوان کورد و حکوومەتی تارانێدا بە درێژایی مێژوو. ئەوان هەیقەدەوەیە کوردیان پێ سونەیە، هەرچەند ئەمن پێم وانێت چونکە بەشێکی زۆری کوردی ڕۆژهەڵات ئەوە ئیلامە، ئەوە کرماشانە، جایا یارساکانن کە هەمان کاکەی خۆمانن، ئەهلی حەقن، یا شیعەن بەڕاستی. بەڵامی تر ئاوا دەرچووە چونکە مرکزی ڕۆژهەڵاتی کوردستان بە مەهاباد و موکریان و بە کوردایەتەکە لێوەدا جەختی کردوێتەوە بە سونەی دادنێن. ئەلەوەشەوە ئەمن بەلامەوە تەبیعی وڵامی پرسیارەکەت کە نەتەنیا خومێنی ڕەنگە سپەینی ئەگە تەنانەت حکوومەتی مارکسیستەکان و کۆمۆنیستەکانیش و ئەوانەشیان کە بڕوایان بە مافی کرێ کاروانەیە کورد هەر پشت جۆ بخەن. بابەتێکی دیکە لە هاتنە پێشەوەی هەڵبژاردنەکان لە ئێراندا مەسەلەی بایکۆتکردنە لەلایەن کوردەوە. دەمەوێت ڕای تۆ بزانم لەم بابەتەدا، هەرچەندە ئەوەندەی لایەنە سیاسەکانی حیزبە سیاسەکانی ئۆپۆسیۆنی ئێرانی حتمەن هێزە کوردەکان بەشێکی زۆریان لەگەڵ بایکۆتکردنی ئەم هەڵبژاردنەدان. ڕای تۆ لەو بارەوە؟ وەڵا حقیقەت ئەوەیە کە ئێمە کاکە کارزان بە تایبەت نوخبەی سیاسی، پێشەنگی سیاسی، حیزبی پێشڕەو دەبێت لەگەڵ میلەتی خۆی یەکدڵ و یەکجان بێت، شەفاف بێت. ئێمە لەلایەکەوە ئەو چەند ڕۆژەی کە هەر باسی هەڵبژاردنی ئێرانیە گەرمە دیومە زۆربەی سەرکردەکانی کوردی ئێرانی هاتوون لەسەر تەلەڤیزۆن قسە دەکەن، لەسەر وتار دەدەن یا ڕێی خۆیان دەدەبڕن. ئەم پێم وابێ ئەوانە لەگەڵ میلەتی خۆیان شەفاف نین، لەسەر بەگەڵ میلەتی خۆیان سەرڕاز نین. هیچ شاراوە نییە. ئێمە بە درێژایی 37 ساڵ بەغەیرەس ئیعدام و بەغەیرەس پەت و سێدارە و بەغەیرەس باسن و ئاسن و باڕوت و ئاگر، شار وێرانکردن، قەلاچۆکردن، هیچ شتێکمان لە کۆماری ئیسلامی نەدیوە. ئەم پێم وابێ دانە بە دانەی سەرکردەکانی ئەحزابی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر باش دەزانن وەک من کە چۆن ئیمانم بەوەی هەیە کە لە دنیایەدا لە نێو سیستمێکی تۆتالیتێر مستەبید دیکتاتۆر بە هیچ شێوەیەک ڕێفۆرم ناکرێت، بەڵام دووبارە دێن ئاستنی سارد دەکوتن. بەڕێی من ئەو سەریەشەی کە ئەوانە بۆ میلەتی ڕۆژهەڵاتی کوردستانیان هێناوەتە کایەوە زەروری نییت. ئەمە شتێکی زۆر زۆر ئەوەیە
چونکە ئێمە هەمومان بە 37 ساڵ بە تاقیمان کردەوە جمهوری ئیسلامی هیچ شتێکی بۆ کورد پێنیە و ڕەفۆرم پەزیریش نییە حتا بۆ خودی خۆشیان بایکۆتکردن حەلە بۆ خۆت لەو قڕ چڵپاوەی دەدەیت بایکۆتکردن حەلە بایکۆتی بکەی یان نەکەی بەڕێی من هەر هیچ مشکلە نییە چونکەوە ئەسڵەن منزوریان نییە ئەسڵەن بەلایەنەوە گرنگیش نییە پێت وایە داخوا بۆ لای وانەوە ئێستاوە بیر لەوە دەکەنەوە ئەی هاوار ئەی داد ئەی بێداد کاکە ئەوان سپەی نیە 200 هزار دەنگی تەزویر دەنگی پاسداران دەبەن دە سندوقەکان داوێن و با یەک کوردیش بەشدارێ نەکە دەڵێ ڕێژەی دەنگدەرانمان لە ئێرانە لە ئینتخاباتی داهەمین دەورەی مەجلیسی شورادا 170 بوو 165 بوو 160 ئەو ئەوەندەی دەوێت بەڕاستی کاکە کارزان دموکراسی لە وڵاتانی لەمەڕ وڵاتی وەکو من و تۆ لەمەڕ ئەو وڵاتانەدا تەنیا زەرق و بەرقە خشل و زێر و جەواهیرە کە بووکی پێدەڕازێننەوە کاتێک ئەم وڵاتانە هیچ بنەمایەکی دموکراسی هیچ بنەمایەکی ئازادی هیچ بنەمایەکی تا مافی تاچەند بەلاوە گرنگ نییە و ڕەعایەتی ناکەن ئەم هەڵبژاردنە دەکەن لەبەروەی کە لە دنیادا قسێکیان هەبێ بۆ کوتن کە بەڵە شەرعیەتمان لە کۆمەڵانی خەڵک وەرگرتووە دەنا هەڵبژاردننی ئێرانێ بە درێژایی ئەم 37 ساڵە هەر لە سەردەمی خومینیەوە حتا ئێستاش لەگەڵ هەڵبژاردنەکانی حیزبی کۆمۆنیستی سین لەگەڵ ئەوەی کۆرەیش باکوور هیچ فەرقێکی نییە ئەوان هەموو کاندیدەکان دەبێت لە فیلتێری خۆیان بگوزارێت جا ئەمە چه هەڵبژاردنێکە ئەمە چ بایکۆتێک یا بایکۆت دەکردنیەکە ئەو بۆ خۆی لە زیاتر لە 12,000 کەس ناوی خۆی نووسیوە شتێکی هەیە پێی دەڵێ پاسەوانی نیزام مەسلحەتی نیزام ئەمە لەوێدا دەبێت ئەو بڵێ کە ئەم کە ئەلی کەریمی یا کارزان ئەرێ سەلاحیەتی کاندیدبوونی هەیە یان نییە ئەمە مەهزەلەیە ئەمە مەسخەرەیە ئەم بەلامەوە سەیرە سەرکردەکانی حیزبی ڕۆژهەڵاتی کوردستان خۆیان بەوەوە ماندوو دەکەن میلەت بەوەوە چاواشە دەکەن وەڵا ئیحتیمالێک کە هەوایەک بکرێتەوە فەزایەکی سیاسی بکرێتەوە نە فەزای سیاسی دەکرێتەوە نە ئەو مەلایە لە ماهیەتیدا هەیە کە ڕێفۆرم بکە نەتەنیا بۆ کورد بەڵکو بۆ خودی ڕێفۆرمخوازەکانی ناوتارانێش بۆیە بڕێی من ئەمە کارێکی زیادی خۆمان مەشغوڵ دەکەین بەیەوە ئەو جارەکانە باشە بەس لەسەر مەسەلەی بایکۆتکردن کاگالی بابەتێکی دیکە هەیە ینی کە ئێستا قسەی زۆر لەسەر دەکرێت بەوەی کە گرفتی بۆ شوناسی هەندێک لە شارە کوردەکانی ئێران دروست کردووە بەوەی کە بۆ نمونە ورمێ بازەوە دەکرێت گرفتە لە نێوان تورکمانەکان و کوردەکانە بەوەی کە کورد بایکۆتی هەڵبژاردن دەکەن کاندیدە تورکمانەکان دەردەچن بەما شوناسێکی تورکمانی وەردەگرێت با بۆ ڕاستکەمەوە تورکەمەنینێ ئازەریە ئەو جارەکانە ئەوە هاتوو کورد ڕێژەی بەشداربووانی لە ورمێ زۆر زیادی کرد خۆ ئێستا دوو دەورەی پێشوو نوێنەری کوردەکان لە ورمێ نوێنەری ئەسڵی ورمێ بووە چی گۆڕاوە ئەمە کەی بەوەی پەچی دەکەوێت کە کورد لەوێ ڕێژەی چەندە و ڕێژەی چەند نییە کورە کاکە کارزانجان ئەم وڵاتانەی ئێمە ئێرانە ئەفغانستانە عێراقە سووریە هەمووی ئەم وڵاتە دواکەوتوانەی کە تەنیا و تەنیا لەمەر دموکراسی و لەمەر ئازادی و مافی مرۆڤ بە نمایش و گاڵتەجاڕی و قەشمەری 4 ساڵ جارێک دێن لاسای غەرب دەکەنەوە بە نیوی هەڵبژاردن ئێمە هیچی دیکە زیاتر نین با پێ بڵم بەخۆشمانەوە کە حکوومەتێکمان هەیە حکوومەت یاریێمی کوردستان هەڵبژاردن لە وڵاتەکەی منیشیز ناگۆڕێت ئێستا کونیە ئەتۆ هەر لە وڵاتەکەی خۆشمان ئەتۆ پەیامنێری و ئاگاد لە سەری مار و مێرووی هەیە ئەتۆ پێم بڵە بزانم حیزبی باڵادەستی ئەمڕۆکانە کە 38 کورسی هەیە ئەگەر 10 کورسیش بێنێتەوە هەر دیسانەکانە پارلمان بەرشەق نادەن هەر دیسان وەزیر نانێرنەوە ئەمە گاڵتەجاڕێ لە وڵاتێک کە ئێستا لە بنەماکانی دموکراسی نەگەیشتون چۆن دەکرێت ئەتۆ باسی هەڵبژاردن بکەیت ئەوان دەیکەن ئەوان نمایشە دەیکەن ئەوان قەشمەجارێکە دەیکەن گاڵتەجاڕێکە دەیکەن بۆ ئەوەی کە بە دنیای UN و ئومەمی متحیدە و غەرب بڵێن ئێوە تا 170 خەڵک بەشداری کرد و دەنگدا دەنا لە خودی ئێرانە ئەمە چه ئازادی هەڵبژاردنیەکە پێشتر شوڕایەکی 6 کەسی هەموو ئەو کەسانەی کە بەدڵێتی دەیکاتە کاندید کورە کاکە ئەمە مەسخەرەیە کابرا دەورەی پێش نمایەندە بووە لەو دەورەیدا لێی ڕازی نین ئێستا کە دووبارە خۆی کاندید کردو کوتوانە ئەتۆ شیاوی وەینی ببی بە ئەندامی مەجلیس ئەی چۆن 4 ساڵ ئەندامی مەجلیس بووە کەوابێ ئەمە گاڵتەجاڕێ
جا ئێرانی خۆی پێوە مەشغوڵ دەکا ئومێدێکی هەیە بەڵکو تۆزێک فەزایەک بکرێتەوە ئەوانەوە قەیدە ناکە ئەمیش ئیمانم بەوەی هەیە بە ئەوەت پێ بڵم لە چاو 37 ساڵەوەی پێش ئەم دیکتاتۆری ڕەشە نەتەنیا لە ئێرانە ئەو زۆر و زۆرداریە ئەم چەکمەڕقێ نەتەنیا لە ئێرانە لە هەموو وڵاتانی دواکەوتو وردە خەریکە لەق دەبێت ئەمە حەقیقەتێکە بەڵام ئەمە بە هەڵبژاردن و بە تیعدادی کورسی ئەوانە جێبەجێ نابێت ئەمە دەبێ هێزی گەل بێتە سەرجادە هێزی گەل زوندوو بێت هێزی گەل وریا بێت ڕایان ماڵێت تەخت و تاراجیان بڕوخێنێت نەنا ئەوەی کە ئەتۆ بتەوێ مەلا ڕێفۆرم بکا لە ئێرانە ئاخر ئەگەر بۆ ئاغای کەڕوبی نەکرد ئەگەر بۆ ئاغای موسەوی نەکرد 10,000 کەسیان لەگەڵ هاتە سەرجادەکانی تارانە لە دەوری پێشودا چۆن بۆ من و تۆی دەکا کە ئێمە ئەقەلیەتێکی بچووچین یا زمانی مادەری ئازاد دەکا ناکە ئەمن پێڕایی بن هیچ ئومێدێکم نییە بەوەی کە ئەم جوورە حکوومەتانە بتوانن ڕێفۆرم بکەن من بە دڵنیایی پێتان دەڵم حکوومەتێک کە ماهیەتی دیکتاتۆری ئیستبداد تۆتالیتێربوون بێت ناتوانێت ئەوەندوس کەس ڕێفۆرم کە بە مەحزی وەی کە دەستی بە ڕێفۆرم کرد یەکسەر دەڕوخێت هەر خۆمان نمونەی وازەحمان لە باشووری کوردستانە ئێستا ئەم قەیرانە گەورەیە بۆ ناوێرن ڕێفۆرم بکەن چونکە خۆیان دەزانن لەم جوورە دەسەڵاتانەدا دەسەڵاتی خێڵەکی دەسەڵاتی مەلا دەسەڵاتی دیکتاتۆری بە مەحزیەوەی کە سەری پەتەکەت بەردا بە مەحزیەوەی کە کوچکتری ڕەخنەت گرت میلەت شتی دیکەی دەوێت و ئەوە دەبێتە ڕووخان باشە سەبارەت بە ئێران ئەوەی کە باسی هێزی گەلت کرد ڕیفۆرم بەمانە ناکرێت دەبێ هێزی گەل سەر هەڵبدا ئەمە بە نیسبەت ناوچە کوردەکانەوە یان تەنیا بە کوردەکان دەکرێت؟ نا بە هیچ وەج من ئەرزم کردی کاکارزان کورد لە ئێران حتا لە ئازەریش کەمترە بە جەمعیەت و بە شار و بە شاری سەنعەتی و ئەوانەدا کورد بەڕاستی حەقیقەتێکە دوژمنی کورد بە تورک بە عەرەب بە فارس زۆر باش لە کێشەی کورد گەیشتون وڵاتانی غەربیش لێ تێگەیشتون کێشەی کورد کێشەیەکی نەتەوەیە نەگرێت دراوەتەوە بە چارەنووسی فارسان نەگرێت دراوە بە چارەنووسی عەرەبان خۆمان گرێمان داوەتەوە خۆمان ئەو تەقسیمە نائادڵانەی کە لە ساکسپیکۆ بە سەریاندا سەپاندین خۆمان وردە لە دەورانهای جیاواز تەمکینمان پێکرد قبولمان کرد سەردەمێک تەواوی جەوی سیاسی کوردەکان لە هەر چوار پارچەی کورد مارکسیەکان بوون کۆمۆنیستەکان بوون کە دەیانکوت باسی نەتەوایەتی عەیبە بڤەیە ئەوانە ئاوا مەسەلەی نەتەوایەتیمان سووک کرد بۆیە بەڕێی من ئێستاش بە تایبەت لە ئێرانێ ئەوە باشوور ئەو بۆ خۆتان دەزانت چۆنە و بە تایبەت لە ئێرانێ کێشەی کورد ئەگە گرێ بدەیەوە بە سەرتاسەری ئێرانە باوەڕم پێ بکە ڕەنگە 50 ساڵی دیکەش مەلات ڕەنگە بڕە بەڵام ڕەنگە کابرایەکی زۆر شۆوێنیستی فارس لە بریتانیا و لە ئەمریکاوە بێننەوە کە بڵێن ئەی هاوار هەزار ڕەحمەت بە خومەینی ئەمە ئەستا وەکوەی کە زمانی شای دیکتاتۆری بوو بەڵام ڕەنگە لە نێو کۆمەلگایەکی 1000 نەفەریدا 2 نەفەر 3 نەفەر نوخبەزانی بای کە شا چەند پیسە میلەت نەیدەدیت میلەت کاری دەکرد ئێستا کوونیە بە ئێمەشەوە کە ئەو کاتی ئەمە دژی ڕژیمی شای بوون ئێستا دەڵێن 1000 خۆزگە بە ڕژیمی شای بەز نییە مافی ژنی ئاوا پێشێل نەدەکرد بەز نییە ژن لە ژێر عەبایدا نەدەشاردراوە بەز نییە دەیکوت کاکە تۆ بڕۆ لەم ئێرانەی چی ئەەکەی بیکە بەس باسی بنەماڵی شای مەکە ئێستا تۆ وەرە لەسەر جادەی خێزانەکەت خوشکی من خێزانی من لەسەر جادەی بڕە چارشەوی بەسەرەوە نەبێت دەیگرن ئازادی